بەناوی خوای بەخشندەی مێرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی بەفەڕ لە هەرکوێیەکان جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. تەمەنای ڕۆژێکی پڕ لە ئاسوودەیی و خۆشبەختی و پڕ لە عیبادەتتان بۆ خوازم، سوپاس و ستایش بۆ خوای گەورە لەسەر تەواوی بەخش و نیعمەتەکانی بەرامبەر بە ئێمە یەکی بچووکی مرۆڤ، تەواوی ئەو نیعمەتانەی کە ڕۆژانە بە چاوی خۆمان دەیان بینین یا بەرخورد و مامەڵەیان لەگەڵدا دەکەین. درود و سڵاو و میهرەبانی و ڕەحمەت و سڵاواتی خوا بڕژێ بەسەر گیانی پاکی بەڕێزترین و ڕێز لێگیراوترین و خۆشەویستترین بەندەی دروستکراوی خوا، محەممەدی کوڕی عەبدوڵڵای نوری چاو و پێغەمبەر و پێشەنگ و سەرداری دنیا و قیامەتمان، و بۆ سەر یار و یاوەران و شوێنکەوتوان و خێزانەکانی و بۆ سەر دڵ و دەرونیەوەی عەزیز و خۆشەویستی ژمێ دەکەین ئەم جومعەیە ببێتە جومعەی ئاشت بوونەوەمان لەگەڵ خوا و زیاتر عیبادەت و پەرستشمان لەم ڕۆژە پیرۆزەدا و تاعەت و عیبادەتیەوەی عەزیز و خۆشەویستیش قبوڵ و وەرگیراو بێ لای خوای گەورە. لەم بەرنامەیە بە فەڕیا لە مەڵقەی بەرنامەکەماندا باز لە گرنگی هەڵنان و هاندانەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام، بەتایبەت لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا کە ئێمە ئێستا لە سەرەتای وەرزێکی نوێی خوێندنداین. زۆر باسمان لە ئامادەکاریە دەرونی و کۆمەڵایەتیەکانی ئەو پرۆسەیە کردووە و زۆر باسیشمان لەوە کردووە کە لە ئیسلامدا چ پێگە و بایەخێ بۆ زانیاری دانراوە، بەڵام تا ئێستەوەی کە کەمتر باسی لێوەکراوە مەسەلەی ئەو هاندان و هەڵنانەیە کە زۆر گرنگی و کاریگەریشی هەیە. بێگومان ئەوە تا عەبدوڵڵای کوڕی عومەر کە یەکێکە لە چوار عەبدوڵڵا زانا و تێگەشتوەکەی شاری مەدینە و ژێردەستەکان مەبەسمێ دەستنێژەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لە ڕێی حەفسەی خوشکیەوە کە خێزانی پێغەمبەری پێشەوامانە، دەفەرمێ عەبدوڵڵا پیاوێکی زۆر چاک و باشە، بەڵام ئەگەر شەو نوێژی هەبوایە باشترە بوو. عەبدوڵڵا فەرمێ سوێن بەخوا لە دوای ئەم جۆرە لە هەڵنان و هاندانەوە ئیدی هیچ کاتێک دەستبەرداری شەو نوێژ نەبووم و هەتا ئەو ڕۆژەی مردم شەو نوێژ بەشێک بووە لە ژیانم. بۆیە ئێمە ئێستا بیر لە قۆناغی سەرەتایی مناڵیمانەکەینەوە هاندانی کەسێک مامۆستایەکی ئاینی دێتەوە بیرمان و بەردەوام پێی دڵخۆش بین و ڕووخاندن و ناهاندانەکانی خەڵکانێکی تریش هەر هەن لە بیرکردنەوەمانەوە خەفەتی پێخۆین. بۆ قسەکردن لەسەر پێگەی هاندان لە ئیسلامدا وە جۆرەکانی وە شێوازی ئیسلام بۆ گرنگی هاندان و تەشجیعکردن، ئەم تەوەرەیە بەرنامەکەمان بۆ هین کردو بۆی تەرخان کردو بۆی ئەوەی عەزیز و خۆشەویستیش هاندەرێکی باش من بۆ منداڵەکانتان بۆ ئەوەی لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا ئاستێکی باش و ئەنجامێکی باش بەدەست بێن. بەڕێز مامۆستا مەلا محەممەد چیمەنی، زانای ئاینی میوانی ئەمڕۆی بەرنامەی بەفەڕێ. مامۆستاگیان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئەمەدە بوون. سوپاس بۆ بەڕێزتان، سڵای خۆی گەورە لە هەموو لایەک بێت. یاخوا بەخێر مامۆستاگیان. با لەو پرسیارەوە دەست پێ بکەم، هاندان چییە و بەچی دەگوترێ هاندان، یا بۆ منە پێناسەی ئیسلامی پیرۆز بۆ هاندان چییە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. خۆشحاڵم جارێکی تر لە شاشە پیرۆزەکەی بەڕێزتانەوە بە خزمەت بینەرانی خۆشەویست دەگەم. ئومێدەوارین بتوانین سوودێک بە بەڕێزیان بگەێنین و ئەم بەرنامە بێتە مای سوود و کەڵک بۆ هەموو لایەکمان. دەستخۆشی بۆ جەنابتان، بۆ ستافی ئەم بەرنامەیە و بۆ تەرخانکردنی ئەم بابەتە کە بەڕاستی بابەتێکی زۆر پێویست و زەڕورە لەم کاتەیە کە بەڕاستی پرۆسەی فێرکردن و پرۆسەی پەروەردە و تەعلیم تا ڕادەیەکی باش لە پاشەکشانە و گلەیەکی زۆری لەسرە و ئاسی خوێندن و خوێندەواری و زیرەکی و لێهاتووی تا ڕادەیەکی باش دابەزیوە، بەتایبەت لە وڵاتانی شەرقی ئەوسەط و بەتایبەتیش لە وڵاتی خۆمان و لە کوردستان گلەی زۆر لێرە و لەوێ لە پەروەردە و لە فێرکردن و لە مامۆستا و لە مەنهەج و لەوانە ئەکرێ. یەکێک لە هۆکارەکان بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی خوێندن و خوێندەواریە بۆ هەر کارێک بە شێوەیەکی گشتی بریتێ لە هەڵنان و تەشجیع و دەستخۆشی و دەستگرتن و دەستبارگرتن و ئەو بابەتانە. جازانایان پێناسەی تەحفیز، ئەوی کە پێوتە تەحفیز یا هەڵنان یا تەشجیع بەو جۆرەی کە نەفەرمونون هەموو قسەیەکە یا هەموو کردارێکە یا هەر ئاماژەیەکە کەوا لە بەرامبەر بکات وا لە ئینسان بکە سلوکی بگۆڕێ بۆ باشتر، یا لەسەر سلوکێکی باش بەردەوامی پێ ببەخشێ، یا هیمەتێکی پێ ببەخشێ بۆ ئەوەی هەنگاوێکی تر بچێتە پێشەوە، یا بەردەوامیەکی پێ ببەخشێ لەسەر کارێک لە کارەکان کە مرۆڤ پێی وایە بە سوود و بە کەڵک بۆ خۆی و بۆ نەتەوەکەی و بۆ دەوروبەر بۆ خێزانەکەی ئەشکێتەوە. جاجاری وا هەیە ئەم هەڵنان و ئەم تەشجیعە لە ناخی ئینسان خۆیەوەیەتی کە پێوتێ تەحفیز داخلی، جاری وا هەیە لە دەرەوەی ئینسانەکەیە، دەوروبەر و
مامۆستا و دایک و باوک و بی ئەو ژینگە و ئیعلام و دەستگاکان و ئەوانەیش جارێکی تر هاندەرن بۆ ئەوەی کە کەسێک لە پرۆسەیەکا سەرکەوتوو بێ. ئەوەی کە لە ناخی ئینسانەوەیە کۆمەڵەشت هەیە لە ناخی ئینسانەوە وا لە ئینسانەکە کە هەڵی بنێ بۆ کاری چاک، هەڵی بنێ بۆ بەرەو پێشچوون، بۆ نمونە ویژدان، بۆ نمونە هەستکردن بە مراقەبەت و چاودێری خوای پەروەردگار، بۆ نمونە ئەو طموح و ئەو ڕەغەباتانی کە لە ناخی ئینسانە هەیە وات لێکا بیر لە مستەقبل بکەیتەوە، طموحت زیادەکە. هەندێک جاریش لە دەرەوە ئەوانەی دەوروبەرمانن، یعنی زۆر ضرورە هەر کەسێکە لە مەجای پەروەردەیە، لە مەجای دەرسوتنەوەیە، لە مەجای خزمەتکردنە، قەڵەمی بەدەستە، ئیعلامیە، هەر شتێ بێ ڕۆڵی هەبێت لە تەشجیع و هەڵنانی و جوانکردنی پرۆسەی خوێندن یا هەر پرۆسەیەکی تر کە کەسێکیکە، یا بۆ نمونە تەحفیزی خارجی وەکو چی، وەکو ئەو مکافە و دیاری و دەستخۆشی و خەڵاتی ڕێز لێنانەی کە لێرە و لێوە لە خەڵکانێکە گیرە. بەهەرحاڵ بە کورتی تەحفیز، هەڵنان، تەشجیعکردن بریتێ لە ئەو ئامرازەی کە هەڵمان ئەنێ بۆ ئەوەی کە ئێمە کردەوەیەک بە باشتر بکەین، یا دەستکەوتنی زیاترمان هەبێ، یا بەردەوام بین لەسەر کارێکی باش بە شێوەیەکی گشتێ توانین بڵێن هەڵنان مەبەست پێ ئەمەیە. ئێمە ئێستا دوای 1441 ساڵ بۆ من لە دروستکردنی یەک هەمین دەوڵەتی ئیسلامی لە مەدینە باسی هاندانەکەین لەم سەردەما بۆ پرۆسەی پەروەردە فێرکردمان کە ئێستا ئێمە دەست دەکەین بە وەرزێکی نوێ خوێندن. ئایا ئیسلامی پیرۆز هیچ بوارێکی بۆم هاندانەتیایام چۆن ئیسلامی پیرۆز داوامان لێکە هەمیشە کەسێکی هاندەر بین و بە کاریگەری هاندانەکانی ئەوی دیکەش بتوانین ڕێڕەوی خۆمان و ئامانجی خۆمان دیاری بکەین. بەڵێ الحەمدوللا بەو پێی کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی کامڵ و گشتگیرە و بۆ سەراپای ژیانی ئینسان هاتووە، بۆ سەراپای مرۆڤایەتی هاتووە و دینێکە بۆ ئەوەی کە هەتا ڕۆژی قیامەت هەربمێنێ هیچ لایەنێکی فەرامۆش نەکردووە. ئەگەر دیقەتی لایەنی هەڵنان و تەشجیع و دەستخۆشی بدەیت لە ئاینی پیرۆزی ئیسلامە، بەڕاستی نازانی ئاماژە بە کام ئاەت بکەیت، ئاماژە بە کام فەرموودە بکەیت، چونکە بەشێکی گەورەی ئەم دینەی ئێمە بریتێ لە هەڵنان و لە دەستخۆشی و لە پیاهەڵدان و لەو بابەتانە. جا ئەمە ئەکرێت بۆ هەر سێکتەرێک، بۆ هەر لایەنێک لە لایەنەکان تۆشتر لەو بارەوە دەست بکەوێت. وەرە باسی چی لایەنێکی چاکەکەی، چی شتێکی سوودبەخشەکەی بۆ مرۆڤاتی ئیلا لە قورئانە یا لە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەشجیع و هەڵنانی لەسەر کراوە. بە شێوەیەکی گشتی هەم ئیسلام تەشجیعی کردووە لەسەر ئەوەی کە ئێمە تەشجیعی خەڵک بکەین و دواتریش ئەگەر پێت خۆش بێت لەسەر علمیش زیاتر قساکەین. بە شێوەیەکی گشتی جارێ قساکەین ئاینی پیرۆزی ئیسلام لە چەندین ئاەتی قورئانە ئاماژەی بەوە کردووە کە خەڵکی هەڵناوە بۆ کاری باش، خەڵکی هەڵناوە بۆ ئەنجامدان و بەردەوامبوون لەسەر کاری چاکە لە هەر شتێک کە نەفعی هەیە بۆ ئینسانەکان بۆ مرۆڤایەتی. من لێرە هەت بە سەریعی چەند ئاەتێک ئاماژە پێکەم بۆ نمونە خوا فەرمێ فەمەن یەعمەل مثقال ذەڕەة خەیرا یەرە، هەر کەسێ مسقالە زەڕەیەک خێر بکە ئەیبینێتەوە. ئەمە یعنی چی؟ یعنی کردەوەی چاک بەکەم مەزانن، یعنی هەوڵدەن تێکۆشن، ڕنج ببینن. ئەخر مسقالە زەڕە یعنی من زۆر جار تەشبیهەکەم بۆی هەندێک جار لە ماڵەوە ناوماڵ گسکەدەن تۆزێکی وردی لێ بەرزە بێتەوە کاتێک کە تیشکی خۆ دێتە ژوورەوە بە حاڵ بە چاو ئەبینرێ نابینرێ، ئەوە پێوتێ مسقالە زەڕە. عائیشە ڕەزای خوای لێ بە دایکی ماندارانە فەرمێ کردەوەی چاک بەکەم مەزانن، چونکە یان بەخشینی لە تێخورما بەکەم مەزانن، چونکە خوا فەرمێ یعمل مثقال ذرة، هەر کەسێ مسقالە زەڕەی خێر بکە ئەیبینێتەوە. لە تێخورما هەزار مسقالە زەڕەی لێ دەرەچێ. ئەمە لە لانی چاکەوە، لە لانی خراپەیشەوە بە هەمان شێوە ئینسان ئەگەر مسقالە زەڕەی خراپە بکە ئەیبینێتەوە. یا فەرمێ من جاء بالحسنة فله 10 أمثالها، هەروەکو چۆن مامۆسایەکەڵێ هەر کەسی ئەو تەمرینەم بۆ حەلکە 10 دەرەجێ ئەدەمێ، خوا فەرمێ هەر کەسێ چاکێ بکات 10 قات من پاداشتی ئەدەمەوە. یان بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سەحابەیەکی فەرموو إن فيك خصلتين يحبهما الله ورسوله، تو دوو صفەتە تایە خوا و پێغەمبەری خوا خۆشیانەوێ، الحلم والأنات، لەسەر خۆیی و نەرمونیانی لەگەڵ خەڵکیە. مەهم بۆچی بۆی ئەو کەسە تەشجیع بێ. یان فەرمووی نعم العبد عبد الله لو كان يصلي من الليل، باشترین عبد عبد اللهە کە ئەگەر شەوی ئاوەدام کرایەتەوە بە شەو نوێژ، فكان لا ينام بعد ذلك إلا قليلا، لەوە بە دوای شەوگات یەک تۆزێکی کەم نەبووە ناخەوت. ئەم تەشجیعی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەڵینا وای لێکرد کە بەردەوام بێ لەسەر ئەو کارە چاکە. یا بۆ نمونە فەرمێ أنا وكافل اليتيم في الجنة كهاتين،
من و ئەو کەسەی کە کەفالەتی کەسێکی هەتیوەکە کە سەرپەرشتی مناڵێکی بێباوکە کە ئاهاین لە بەهەشتا و هاکەدا مامۆستا جەنابەت ئەزانی و ڕەنگە زۆرێ لە بینەرانی خۆشەویستیش کە ئێستا گوێیان لێمانە دەیان و سەدان فەرمودەیتر هەیە کە تەشجیعەکە هەڵ ئەنێ دەستخۆشی ئەکا لەوەی کە ئینسان خەڵکێک بڵێ ئەمانە کاروباری قیامەتی و دیندارین هەر ئەو فەرمودەیەش کە فەرمی ئەگەر قیامەت بەرپا بوو تۆ سەرقاڵی چاندنی نەمامێک بووی من ئاماژەم لە جۆرەکان هاندانێکەویش ئاماژەم پێکرد من بە شێوەیەکی گشتی لەسەر بابەتەکە قسەکەم ئەگینا وەرە بابە بچینە سەر باسی زەراعەت و چاندنی نەمام یەک بەرنامەمان لەسەر کردووە لە ڕابدۆدێتە خیاڵم ئێسش دەتوانین بەرنامەیەکی لەسەر بکەین لەسەر ئێستا ئەگەر پێت خۆش بێت لە مەجالی علمیشە دیسانەوە باش ماڵسا ئەو هەندانانە کامانن کە لە بواری عیلما بەتایبەت ئێمە ئێستا 20 تومانە بەرنامەکە زیاتر لایەنێکی پەروەردەیی و فێرکردنی بکرا و کاریگەری بێ لەسەر قوتابیان و دایک و باوکی قوتابی لەبارەی علمیشەوەکو هەموو سێکتەرێکی تر لە سێکتەرەکان ئاینی پیرۆزی ئیسلام زۆر تەرجیعی لەسەر کردووە زۆر دەستخۆشی لەسەر کردووە زۆر ڕەبتی کردووە بە قیامەت و بەدەستکەوتنی پلەپایە و ئەو بابەتانەوە بۆ من ئەگەر دیقەتی قورئان بدەی مامۆستا لە نێو هەزاران ئاەتی قورئانە یەکەم ئاەت کە لەسەر لە قورئان دێتە خوارەوە تەشجیعی ئینسانەکە بۆچی بۆ خوێندنەوە کە خوێندنەوەش بەشێکە لە وەرگرتنی معریفە و زانست و زانیاری اقرأ باسم ربك الذي خلق یان بۆ منە خوای پەروەردگار بەراوردێکەکە بۆ ئەوەی کە ئێمە جارێکی تر مێشکمان بجوڵێنین ئەفەرمێ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون ئایا کەسێک کە شارەزا و زانایە لەگەڵ کەسێکی نەزان و نەخوێنەوارە وەکو یەکوان ئایا مانگ و ئەستێرە وەکو یەکتری وایە فضل العالم على العابد كفضل القمر ليلة البدر على سائر الكواكب فضلی کەسی زانا و شارەزا و خوێنەوار وەکو مانگ وایە بەسەر هەموو ئەستێرەکانی ترە ئەگەر مانگ دەرکەوێت ئەستێرەکان ترە لە چاوی هەمووی بزرە بن یاخوای پەروەردگار شایەتی خەڵکانی شارەزا و لێهاتوو لەگەڵ شایەتی خۆی باسەکە شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط شایەتی خوێنەوار و شارەزاکان لەگەڵ شایەتی خۆیان باسەکە یان خوا شایەتی ئەوەدا فەرمێ ئەوانەی کە شارەزان عالمن زانان ئەوانە باش لە خوا ترسن إنما يخشى الله من عباده العلماء بس زانەکان باش لەخوا ئەترسن و باش خوا ئەناسن یان ئەگەر دیقەتی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا بن صلی الله عليه وسلم چەندین ئاەتی تریش هەیە هەر ئاماژە لەسەر ئەو بابەتانەکە مثلا لە حەدیثا پێمانەڵێ علم و زانست و زانیاری ڕێگەی بەهەشت بۆ ئینسان ئاسانەکە من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له طريقا إلى الجنة هر کەسێ ڕێگایە بگرێتە بەر کە زانست و زانیاری تیا فێر بێ بە نەکیرە هاتووە يلتمس فيه علما علمێک تیا فێر بێ نەیوتوە ئیلا بڕوا فێری قورئان ببێ هەر علمێک کە خزمەت بە ئینسانیەت و خزمەت بە مرۆڤایەتی و خزمەت بە ژیان و ژینگەی خەڵک بکە علمێکی پیرۆزە ئێمە ئێستا بە خەڵکەڵێن چۆن زەرورە فێری قورئان ببن چۆن زەرورە فێری ئەحکامی شەرعی بن بەڕاستی زەرورە فێری کیمیاش ببن فێری فیزیاش ببن فێری ماتماتیکیش ببن فێری ئینگلیزی و زمانەکانی تر بن چکە هەمووی خزمەت بە ئینسانیەتەکە هەمووی خزمەت بە دینەکە دواتر هەمووی خزمەت بە مرۆڤەکان و بە ژیان و ژینگەی مرۆڤەکانەکە یان بۆ نمونە هەر کەسێ بچێ بۆ خوێندن ئەگەر بە نیەتێکی باشەوە بچێ کە لە داهاتووە خزمەتێکی دین و ژینی خۆی پێ بکە خزمەتی مرۆڤایەتی و کار ئاسانی بۆ ژیان و ئینسانەکان بکە هەمووی لە پێناوی خوایە بۆی ئەنووسرێ ئەو هەموو ساتانەی کە تۆ لە زانکۆ سەرفیەکەی ئەو هەموو پارەی کە لە ڕێگەی زانکۆیان سەرفیەکەی ئەو هەموو هاتو چۆ ماندووبوون و سەرما و گەرمایە هەمووی خوا بە پاداش بۆ تەنووسێ لەمە تەشجیعتر چی ئەفەرمێ من خرج في طلب العلم فهو في سبيل الله حتى يرجع هەر کەسێ بڕوا بە دوای زانستێکە هەتا ئەگەڕێتەوە ئەوە پێ ئەوتێ في سبيل الله ئەو کەسە لە پێناوی خوا دەرچووە جا چەند ساڵی پێچێ چەنێ لە زانکۆ بێ چەنێ ماندوو ئەبێ چەنێ برسی ئەبێ چەنە تونیە بێ چەنە گەرما و سەرما بێ هەمووی خوای پەروەردگار بە ئەجر و پاداش بۆ ئەنووسێ تەماشاکەن ئیسلام چۆن تەشجیعی زانست و زانیاریەکە لەوەش گەورەتر مامۆسای بەڕێز ئەفەرمێ فریشتەکان باڵی سۆز و میهرەبانی و ڕێز ئەوەی کە ئەمڕۆ پێوتێ فەرشی سوور ڕایەخەن بۆ ئەوانەی کە تەڵەبی عیلمەکەن وإن الملائكة لتضع أجنحتها لطالب العلم رضا بما يصنع هەچی فریشتە بەڕێزەکانی خوا هەیە یان ئەکرێ کۆمەڵێ فریشتەی تایبەتی خوای پەروەردگار بن خوا دروستی کردبێتن بۆ ڕێزگرتن لە ئەهلی عیلم و لەوانەی کە خوێنەوارن ئەفەرمێ فریشتەکان باڵی ڕێز و شکۆت ڕائەخەن بۆ ئەوانەی کە تالیبی علمن تا بەسەر باڵیانە ڕێ بکەن یان هەر یەک شتێکی تر ئاماژە پێکەم بەڕاستی زۆر زۆرە ئەوانەی کە ئەو تەرجیعانەی کە ئیسلام هەڵی ئەنێ
يعني هەڵمان ئەنێ بۆ ئەوی کە بچین بە دوای علم و زانست و زانیاریە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم ئەوەی بە دوای علما گەڕێ، ئەوەی بە دوای زانست و زانیاریە گەڕێ، عالم خەڵکی شارەزا هەرچی لە ئەرز و ئاسمانە هەیە داوای لێخۆشبوونی بۆکەن لە خوای پەروەردگار. حتا مێرولە لە کوونەکانە، حتا ماسی لەژێر دەریاکانە. مامۆستا تەسەوور کە چەند ملیۆن شت هەیە لەژێر ئەو بەحرەیە، لە زیندەوەرەکان لەژێر بەحرەکانە، چەند ملیۆن و ملیارەها مێرولە هەیە لە کوونەکانە. پێغەمبەری خوا فەرمووی هەموو ئەوانە داوای لێخۆشبوون بۆ کەسی عالم و زاناکەن. بۆچی؟ چونکە عالم زانا خەڵکی خوێنەوار ئەبێتە مایی هاهێنانی بەختەوەری و ئاسوودەیی و ئیسلاحەت لە ژیانی دنیا و لە قیامەتیشە. ئێستا ئێمە بۆ وەنەی کۆمەڵێ داهێنانی زانایانەوە کە بەداخەوە هەندێکیان موسڵمان و هەندێکیان زۆرینیان موسڵمان نین، ئەگەر ئیمانی لەگەڵا بێ ئەبێتە چرایەک بۆ دنیا بۆ قیامەتی. یعنی بە بۆنەی کۆمەڵی داهێنان و ئێمە لە ژیانمان ئاسان و ئاسانکاری بۆ کراوە. هەر لە ڕێگەی مەسەلەن گواستنەوەوە، لە هێڵەکانی پەیوەندیکردنەوە، لە ڕێگەی ئینتەرنێتەوە، سیارەیە تیارەیە، هەموو ئەو داهێنانەی کە ئێستا ئێمە مرۆڤاتی لە پەنایە جۆرە جۆرەکان ئیسراحەتی وەرگتووە، کار ئاسانی بۆ کردووە. ئەمە لە دنیای خەڵک ئیسراحەتیان لێکە. بۆ قیامەتیش گەورەترین بردنەوە، گەورەترین فەوز، گەورەترین خەڵات کە ئیتر هیچ بردنەوەی لەوە گەورەتر نییە بەوەی زانا و خەڵکی خوێنەوار و خەڵکی شارەزاوی ئینسان نتوانێت بەدەستی بێنێ. بۆیە بە کورتی ئەڵێم هەرچەنێ بڵێ ئەوەندە ئیسلام تەشجیعی کردو لەسەر علم و زانست و زانیاری. بۆیە ئەبینی ئەو هەموو زانا بەرزانە چەندین وڵات گەڕاون، چەندین میحنەت و دەردەسەری و نەبوونی و نەداریان بینەوە لە تەڵەبی علما. یعنی بەسیترین نمونە مامۆسای زەڵمی خۆمان ئەڵێ باوەڕ ناکەم کەس هەبێ لە تەڵەبی علما بەقەد من مەرارەت و تاڵی چەشتبێ. لەبەر قیمەتی علمان زانیوە، لەبەر زانیوانە علم چەندێش ضرورە بۆ ئینسان. بۆیە بەڕاستی ضرورە دایک و باوک، دەوروبەر، کۆمەلگا، مامۆستا هەمومان شکۆ بۆ علم بگێڕینەوە. هەمومان حکوومەت ئێستا لە وڵاتی وایە زۆرترین بودجەی بۆ کەرتی پەروەردە و پێگەیاندن و بابەتانە تەرخانەکە. ئێمە بەڕاستی بە شکۆ بۆ علم بگێڕینەوە. جارێکی تر گرنگی و بایەخی علم بۆ خەڵک زۆر باش. مامۆستا جۆرەکانی هاندان چین؟ هەر بۆمونە لە فەرمودەکانە ئەبینین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە نەفەرێکە فەرمێت تووڕە مەبە، بە نەفەرێکە فەرمێ ڕێزی دایک و باوکت بگرە، بە نەفەرێکە فەرمێ بۆمونە تۆ وڵاخەکە دەوەندە ئازادەمە. بەسمەوەیە جۆرەکانی هاندان چین لە ئێستادا کە ئێمە بۆمونە کاریان پێ بکەین. بەڕاستی بە ئیعتیباری جیاواز ئەکرێ بڵێن هەڵدان و تەشجیع و دەستخۆشی ئەگۆڕێ. بۆ نمونە بە گوێرەی کەسەکان ئەگۆڕێ. مەسەڵەن کەسێک میهنە و پیشەیەکی هەیە، یا کەسێک ڕفتار و ڕەوشتێکی جیاواز و جۆرا و جۆری هەیە، لەگەڵ کەسێک ترا جیاوازی هەیە. بۆ نمونە کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زانیوێتی کەسێک لە بابێکە تەمەڵە یا لە مەجالێک لە مەجالەکانە وەکو پێویست نییە تەشجیع و دەستخۆشی لێ کردو. ئەگەر ببینی لەو حەدیسەی کە ئاماژەمان پێکرد، عەبدوڵڵا پیاوێکی زۆر چاک و خواناز و بەڵام لە مەجالی شەو نوێژە سست و لاواز بوو، ئەبینی لەو مەجالەوە تەشجیعەکە یان تەشجیعی سەحابەیەکە ئەفەرمێ بڕۆ زمانی جوولەکان فێر بە خلالی ماوەیەکی کەم ئەچێ فێرە بێ. یا بۆ نمونە جاری وا هەیە ئەم تەشجیعە پێویستەکە بە قەول بێ، بە وتنی شتێکی باش بێ، یا هەندێک جار بە مەدح و ثەنا بێ. بۆ نمونە فەرمێ نعم الرجل ئەبو بەکر، باشترین پیاو ئەبو بەکرە. یان لەو کانە نەبی بعدی لەکانە عومەر، ئەگەر پێغەمبەرێ لە دوای من بووای عومەرە بوو. یا فەرمێ ئەفرەضکم زەید، لە هەمووتان شارەزاتر کێیە؟ زەیدە. بۆی زەید ئەوەی تر دڵی بە ئیشەکەی خۆش بێ. ئەمینی ئومەتەکەم ئەبوو عوبەیدەی جەڕاحە، سەیفی خوا خالیدە، شمشێری خوا خالیدە. یان بۆ نمونە سدیق دائەنرێ بۆ ئەبوو بەکر، یان ئیمامی عەلی. هەر یەکێ لەمانە ئەبینی مەسەڵەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەقەبێکی مناسب و گونجای بۆ داناوە، یا مەدح و سەنای کردووە. یا لە جەنگێ لە جەنگانە فەرموویەتی ئیڕمی فیداکە ئەبی و ئومی، ئەدەی تیرەکە بە هاوێژە دایک و باوکم بە قوربانە بێ. ئەمە کەسێ پێغەمبەری خوا ئاوای پێ بڵێ چی لێ دێ؟ یان بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەحابەی بانکە ئەی باتە لاوبەرە معاذ، والله ئینی لەئوحیبک، معاذ وەرە سوێن بە ئەڵڵا من تۆم خۆشەوێ. ئی باشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چه احتیاجی بۆیە کە سوێن بخۆ؟ کێ باوەڕ بە پێغەمبەری خوا ناکە؟ معاذ، کە پێغەمبەری خوا فەرمی ئەعلەم الناس بالحلال والحرام، شارەزاترین کەسە معاذ لە حەڵاڵ و لە حرامە. پێغەمبەری خوا ئەی باتە لاوە فەرمێ چی؟ ئەی معاذ والله من خۆشتمەوێ، وەرە ئەم کردەوەت پێڵم قەت تەرکی مەکە، لە دوای هەموو نوێژێکەوە بڵێ اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك. بۆ پێغەمبەری خوا سوێنی بۆ خوا
بۆ ئەوەی هەم خۆشەویستی بۆ دەربڕێ و هەم گرنگی و ئەهەمیەت و بایەخدانی بۆ دەربڕێ هەم بۆ ئەوەی ئەو کردەوەیش لە ناخیا بچەسپێ و هەڵان و تەشجیعێکی تیابی جاری وا هەبووە بە هین بووە بە ئەم تەشجیع و هەڵانە بە ئیحتیمام پێدانە بە گرنگی پێدانە بە فعلە سەحابەیەکە فەرموویە بە پێغەمبەری خوا فەرمووی ئەی پێغەمبەری خوا شێت لە هەموو کە زیاتر خۆشەوێ ئەڵێ گومانم بۆی ئەم پرسیارم لێ کرد گومانم وا بوو منی زۆر خۆشەوە چونکە ئەوەنە ئیحتیمامی پێدام ئەوەنە گرنگی پێدام وا مەزای منی لە هەموو کە زیاتر خۆشەوێ ئەڵێ فەرمووی ئەبوو بەکر فەرمووی عائیشە خێزانی ناوتەی پێغەمبەری خوا من بەسم پێ پیاوانە فەرمووی باوشی ئەبوو بەکر فەرمووی ئەی دوایەوە فەرمووی عومەر ئەی دوایەوە عوسمان ئەی دوایەوە بە ئاسایی نەگەیشتە سەلام یعنی گومانی وا بوو ئەوەنە پێغەمبەری خوا تەشجیعی کردبوو ڕووی خۆشی دابوو پێی گرنگی و احتیمامی دا ئەخر ئێستا تەلەبەیەک جاری وا هەیە کاتێک کە سەرکەوتووە بێت لە بەرەوەی مامۆساکە گرنگی پێدا حتا زانانە فەرموون یەکێ لە هۆکارەکان بۆ هەڵنانی قوتابیان ئەوەی کە تۆ تەشجیعی کە تۆ احتیمامی پێ بدەیت هەست بکە ئەهەمیەتی هەیە هەستکە وجودی هەیە لاکاو لە دەرسەکە بڵێ ئەی فڵان قوتابی تۆ ڕێی چیە لەسەر ئەم بابەتە کە تۆ ئەڵێی تۆ ڕێی چیە لەسەر ئەم بابەتە یەکسەر ئەو بۆ خۆی هەست بە ئەهەمیەتەکە هەست بە گرنگی و بایەخ پێدانەکە بەڕاستی وەکوتم مەجالێکی زۆر فراوانە بە جۆرەی شخصەکان بە جۆرەی کارەکان بە جۆرەی ئەو واقعی کە ئینسان تایە ئەژی بە جۆرەی ئەو فئەی کە تۆ قسەیان بۆ ئەەکەی ئێستا تەشجیع بۆ کەسێکی هەزەکار و ئەوانە لەگەڵ مناڵێکا جیاوازە بۆ خەڵکانێکی مامۆستا و شارەزا و ئەوانە بەڕاستی جیاوازە بۆیە بە جۆرەی مەقام و کەس و شوێن و ئیش و کار ئەوانە جۆرەکانی هەڵان و تەشجیع جیاواز زۆر باشمان سەباب چینە سەر گرنگی هاندان لە پرۆسەی پەروەردە و فێرکردندا بێگومان ئەم پێشەکەمان هێنایەوە هەموو فەرموودە و فەزڵ و ئاەتە قورآنیانەمان هێنایەوە بۆی کە بزانین ئاینی پیرۆزی ئیسلام گرنگیەکی زۆری بە هاندانداوە و هەڵنان و تەشجیعیشی کردووە یەکێک لەوانەی کە مرۆڤ دەتوانێت لەو بوارەی کە کاری تیاکایە ئەخوێنە یا هەر شتێکی تر سەرکەوتووە بێ لە بواری پرۆسەی پەروەردە و فێرکردندا هاندان و تەشجیع چه گرنگیەکی هەیە و چ کاریگەری لەسەر فێرخواز دروستەکە بەڕاستی شاراوە نییە کە هەڵنان و دەستخۆشی و بەخشینی دیاری و ئەم بابەتانە کاریگەرێکی زۆر زۆری هەیە یعنی هەموو ئینسانێک مەهماکان ئیش و کاری هەبێ هەر وەزیفەیەکی هەبێ لە هەر مەقامێکا بێ گەورە بێ یا بچووک بێ خاوەن پیشەیە بێ یا پیشە نەبێ پێویستی بە تەشجیع هەیە سروشتی ئینسان وایە یعنی شتێکێ لە ناخی ئینسانە بێ تێر بکرێ ئەوش بەچی تێرەکرێ یعنی لە یەکێ لە لایەنەکانی بریتر لە هەڵنان و تەشجیع و دەستخۆشی کردن یعنی کاریگەرێکی زۆری هەیە بۆ ئاستی نەجاح بۆ سەرکەوتن بۆ بەرهەمی زیاتر یەکەم بۆ ئاستی بەشداری پێکردنی ئەو تەلەبەیە لە سەفا بۆ نمونە لە سەفێکە کاتێکە تەشجیعی مناڵێکەکەی وەڵی چەپڵەیەکمان بۆ لێ دراو لە مناڵی ئێسش لە بیرمانە 20 ساڵ پێش ئێستا ئەگەر چەپڵەیەکمان بۆ لێ درابێ لە پۆلا مامۆستا هەڵی ساندی بێتین یا مەدالیایەکی پێبەخشی بێتین یا توێتی ئەمە زیرەکی پۆلە یا چەپڵەیەکی قایمی بۆ لێ بدەن ئێسش لە بیرمانە ئەمە هەر بۆ خۆی یعنی باشترین بەڵگەیە بۆ ئەوەی کە بڵێن کاریگەری هەیە یا بۆ نمونە هۆکارێکی باشە بۆ دروستکردنی عیلاقە لە نێوان فێرخواز و مامۆستایە یعنی کاتێک کە مامۆستا ئیحتیمامەدات ئەو تەلەبانە تەشجیعیانەکە دەستخۆشییان لێکا باوەڕ کە ئەو مامۆستایان زۆر خۆشەوێ بە پێچەوانەیشەوە مامۆستا ڕوخاندنی تەلەبە و قسەی ناشرین بە تەلەبە و شکاندنەوەی تەلەبە لە ناو برادەرەکانیە و لێدانی تەلەبە کاریگەریەکی زۆر خراپیە لەسەر سلوک و لەسەر زیرەکی ئەو مناڵە یعنی زانانە فەرموون یەک زلەیە کە لە مناڵێک ئەدرێتە سەری مناڵێکە بۆی هەیە 300 تا 600 خەلیەی عەسەبی لە مێشکی ئەو مناڵەیە بکوژێت یعنی ئەوە کاریگەری هەیە بۆیە لە ئیسلامە نەهی کراوە لەسەر ئەوەی کە مناڵ بدرێ هەر بە شێوەیەکی گشتی لێدان لە دەم و چاو لەسەر و لەوانە مامۆسایە کاتیا بە ئاسادەی زلەیەکە کێشێتە بنگوێ مناڵێکە ئەبێ بیری لای ئەوە بێ ئەوە هۆکارێکە بۆی کە ئەو مناڵە خەلایەکی عەسەبی زۆر لە مێشکیا ئەمرێت و کاریگەری لەسەر خوێندن و زیرەکی هەیە بۆیە تەشجیع و هەڵان عیلاقەی بینی مامۆستا و فێرخواز بە قووەتەکە خۆشی ئەوێ هەر کەسێکی شتێکی خۆشویست تەرکیزی زۆرترە کاتە سەر و هەر شتێک تەرکیز زۆر کرا سەر زۆر لێ دەسەکەوێت وەکو وتراوە ئەی شەیئین
تركز عليه تجد منه الكثير. هر شتێ زۆر تەرکیزی بخەیتە سەر زۆرت لێ دەسەکەوێت. ئێستا هی وا هەیە تەرکیزی لەسەر بۆ نمونە مەفەلی کوردی هەیە، نمونەی پەندی کوردەواری بڕۆ زۆرترین پەندی لایە. هەیە تەرکیزی لەسەر شیعرە، زۆرترین شیعری لەبەرە. هەیە تەرکیزی لەسەر بۆ نمونە بابەتێ لە بابەتەکانی ترێ ئەبینی زۆرترین شتی لەلا دەسەکەوێت، نوکتە یا هەر شتێکی تر. ئەو مناڵە ئەگەر عیلاقی خۆش بوو لەگەڵ مامۆستاکە تەرکیزی زیاترە بێت لەسەر بابەتەکە. یەکێ لە زانەکانە فەرمێ یەکێ لە گەورەترین کارەکانی مامۆستا ئەوەیە نەهێڵێ خەیاڵی تەلەبەکانی لە دەرسەکە بڕۆ ئەگە ڕۆژ بیگێڕێتەوە، چونکە تەلەبە بەتایبەت مناڵ و ئەوانە تەرکیزیان کەمە، یعنی ئەڵێن تەمەنی تەلەبە زائید 3 بکە کۆی 3 بکە ئەوەنە تەرکیزی هەیە. ئەمەش چۆن ئەڵێ یاسایەکە تا تەمەنی 25 ساڵی. بۆ من ئەگەر تەلەبەیەک تەمەنی 10 ساڵ بێ کۆی 13 دقیقە تەرکیزی هەیە، ئیتر تەرکیزی نامێنێ، هەتا ئێوارە با سەیرت کا قسەت بۆ بکە، ئەبێ تەرکیزی بێنیتەوە، ئەبێ مشارەکەی پێ بکە. تەرکیز طبعاً هێنانەوەی تەرکیز و لابردنی ئەو داڵغەی کە تەلەبەتی کەوتووە ئەوش یعنی کۆمەڵی مەهارەت و شارەزایی و لێزانینی ئەوێ. جاری وا هەیە پێویستەکە ئەبینی سەفەکە ئەو پۆلە خەویان دیە تەرکیزیان نەماوە، ئەوێ پرسیارێک بۆ وروژێنی کە مێشکی ئەن بۆ وروژێنێ کە پێوتێ العەصف الذهنی، یعنی وروژاندنی مێشک. جاری وا هەیە پرسیارێک ئەو وروژێنرێ بە ئەندازەی ئەوەنی مەبەست پێ ئەوەیە مێشکی قوتابیەکان بۆ وروژێنی، مەبەست پێ ئەوە نییە کە نەتیجەکەی چییە. جاری وا نەتیجەیەکی زۆر ئاسانیشە، بەڵام مێشکی ئەو قوتابیانە ئەو وروژێنی جارێکی تر ئەیجوڵێنی بۆی کە ئیش و کار بکە. یا بۆ نمونە هۆکارێکی باشە هەڵنان بۆ پەرەپێدان بە بیرکردنەوەی ئیبداعی بە داهێنانی تازە. یعنی بۆ نمونە کاتێک کە کەسێک ئیشێکەکە داهێنانێکەکە زیرەکی و لێ هاتوویەکەکە کە تۆ تەشجیعەکەی دەستخۆشی لەکەی، یعنی زۆر ئەمەلی ئەوە هەیە کە کەس ئەو کەسە شتێکی باشتر بێنێتە ئاراوە. پێغەمبەری خوا فەرمێ بە ئەبوو زەڕ دەستخۆشی موسڵمان بۆ برا موسڵمانەکەی پێشەکێکی پێشدەستیانەیە، یعنی واتە وەرگرتنی پاداشتە پێش ئەنجامدانی کارەکە. فەرمودەیەکی واشمانەیە. بەڵێ جا هەر کەسێک لە هەر ئاسێکە بۆ نمونە کابرا لە معمەلێکی بچووکایە یا داهێن ئێستا من لە وڵاتی خۆمانە بەداخەوە یعنی زۆر هەیە شیوەنی ئەوێ، زۆرێ نەگریان شیوەنی ئەوێ، کابرا تیارەی دروست کردووە، کابرا لە ماتۆڕی ئاو کارەبای دروست کردووە، دەیان داهێنانمان بینی لە وڵاتەیە کابرا کەس نەبوو پشتگیری لێ بکە، هەڵهاتن ڕۆیشتن، کەس نەبوو دەستخۆشی لێ بکە. لەو وڵاتانە بەداخەوە بچووکترین مەهارەت ببینن لە ناو تەلەبەیەکە لە ناخی کەسێکە کار ئاسانی بۆکن، پارەی خەنە بەردەست، کەرەسەی ئەخەنە بەردەست، زەمینە سازی بۆکن بۆی ئەو کەسە پێ بگا، بۆی ئەو کەسە گەورە بێ، بۆی ئەو کەسە بێتە ڕەقەم. یعنی زانکۆی وا هەیە دەیان و سەدان عالیمی تیا دەرچووە. یعنی ئێستا هەندێک لە زانکۆکان خەڵکانێکی دەرکردو کە ئێستا خاوەنی شەریکەی گۆگڵە کە پێوتێ باوکی ئەنتەرنێت کە یعنی دەیان پرۆفیسۆر و زانا و دانای دەرکردووە. بەس بەداخەوە لەم وڵاتی ئێمە ئەگەر خەڵکانێک توانایشی تیا ببینرێ ئەو توانایەت گەشەی پێ نادرێ، پشتگیری ناکرێت، دەستخۆشی لێ ناکرێت. ئەوە زۆر لەسەر ساڵە لە خەڵاتێکی ڕێزلێنانی ئەدرێتێ پارچەوەرەقەیەکی ئەدرێتێ چی لەم پارچەوەرەقە بکە. یعنی ئەسڵەن هەر لە ماڵەوەدایانە خەڵک نازانن پارچەوەرەقە چییە، ئەبێت تۆ تەنمێ بە ئیشەکەی بدەیت. لە لایەکی ترەوە ئینسان کاتێک کە تەشجیعی قوتابیانەکە بە تایبەت هۆکارە بۆ ئەوەی کە پاڵنان لە ناخی ئەو تەلەبەیە زیاتر بێ و قابلیەتی وەرگرتن و تعلیمی زیاترە. یەکێ لە زاناکانە فەرمێ ناجیحەکان سەرکەوتووەکان شتی تازە ناکەن، سەرکەوتوو کەسێ نییە کە شتی تازە بکە، سەرکەوتوو ئەوەیە هەر شتەکان بە شێوازێکی تازەتر و بە ئوسلوبێکی تازەتر بگەێنێ بە خەڵک، مەرج نییە تۆ شتی تازە بێنیتە ئاراوە. ئەوە مهمە تۆ هەر لەم شتێک کە لە بەردەسا هەیە بە ئوسلوبێکی تازەتر و بە ئوسلوبێکی باشتر بیگەێنی بە قوتابیەکان. خاڵێکی تر منافەسە و کێبڕکێیەک لە نێوان قوتابیەکانە دروستەکە. کاتێک کە تۆ بەم تەلەباڵی زیرەک و لێهاتوو عەبقەری دکتۆر شارەزا ئافەریم دەستخۆش بژیت وەرحاصل نمرەیە دەیتێ لە پۆلەکە هەڵێنی هەڵێسیێنی چەپڵەی بۆ لێ بدەن مەدالیای ئەدەیتێ، ئەمانە وای لێکە تەلەبەی تیش بڵێ باشە بۆ منیش وانە بم، با منیش هەوڵ بدەم. من لە یەکێک لە قۆناغەکانی خوێندنان لەگەڵ کەسێکە منافەسەمان هەبوو،
من وازانم 6 دەرەجەیەک لە پێش ئەوە بووم هەموو ئیمتحانێک کە دەرەچوین من ئەموت تەواو دەرەجەکەم 100% دەیانم ئەو برادەر شەویت منیش 100% دەیانم ئەموت بەخوا بۆ دەرسێکی تر نەمەویست پێشم بکەوێتەوە لە دەرسێکی تا دەرەچوونەوە چۆن بوو ئەو دێک غەڵەتم نییە منش هەموو دێک غەڵەتم نییە ئەموت بەخوا بێ بۆ دەرسێکی تر هەوڵدەم کاتێک کە دەرەجەکانمان نمرەکانمان وەرگتەوە سەرەکەم جیاوازێکی زۆر لە نێوان من و ئەوە دروست بوو من زۆر لە پێشترم وتی ئەو کەسە پێی وتم وتی ئەمزانی کە تۆ پێش مەکەوی و ئەمزانی کە من وەڵام خراپ بوو تازە ناکەمەوە پێشتوو بەس وام کرد بۆی کە تۆ سار نەبیتەوە لە خوێندنەکەت یعنی لە کاتێکا کە منافیسیشم بوو بۆیە بەڕاستی یعنی جەوێکی تەنافوس و کێبڕکێ لە نێو تەلەبەکان دروستەکە بۆ ئەوەی کە داهاتی باشتران هەبێ یعنی نمرەی باشتر بێنن سەرکەوتنی زیاتر بەدەست بێنن ئەمانە و دەیان بەڕاستی بەرهەم و بەروبوومی تر هەیە کە واکە لە ئینسان بەردەوام بێ لەسەر ئیشێک ئینتاجی زیاتر بێ لەسەر کارەکەی بەردەوام بێ بەتایبەت ئێمە زیاتر لە مەجای تعلیمە ئەڵێن نمرەی باشتر بەدەست بێنن زانکۆی باشتر بەدەست بێنن وهاکەدا دەیان و سەدان ئیسفادەی هەیە زۆر باشە مامۆستا فەرمودەمان هەیە کە دەفەرمێ ئیرەیی و حەسوودی بردن لە هیچ کاتێکا دروست نییە سێ کات نەوێ کە مرۆڤێ پارە و دەسەڵاتێکی زۆری هەبێت لە ڕێی خوابی بەخشە بڵێت خۆزگە من ژوا بوومە زانست و زانیاریەکی خزمەتی مرۆڤایەتی پێەکە زۆر جار دایک و باوک منداڵەکەی خۆیان کە ئەمە وەکۆڵی گرەیەکی دەرونی لە دڵی ئەم مناڵەتدا بەرامبەر بە هاوڕەکانی دروستەکە ئەی شوبهێن و بەراوردی ئەەکەن بە کەسێکی دەگەڵێت تۆ ئەگەر وەکو ئەو بووی تایان بوونە هیچ کاتێ ناگەیتە ئاستیە و زۆر جاریش باوک دەڵێ بەخوا تۆ تاماوی نابی بە هیچ تاماوی ناتوانانی قوتابخانە تەواو بکەی ینی ئەم جۆرە لە قسانە کە پێچەوانەی هاندان و وەکو هەڵنانن بەراوردکردنی یەکەم مناڵی خۆت بە مناڵێکی دیکە لەوەی کە بتەوێ بیڕوخێنی لەوەش کە تۆ هەر لە ئێستەوە لە سەرای ساڵە بڵێ بخوا تۆ هەر بە دەموچاو تا دیارە هەر بە هەڵسان و دانیشتن تا دیارە کە ناوی بە هیچ و هەرە بێت سبەی دوو سوێبچی لەسەر شەقامەکان و لە بەردەم وەستاکانە شاگردێتی بکە ئەمە تا چەند پێویستە دایک و باوک واز دەم خۆناشی نەبێنێ و ئەگەر خراپیش بێ بە هاڵنان و بە هەندان بتوانێت ئاستی بەرز بکاتەوە وەڵا بێگومان ئەوە زانان باسییان لێوە کردووە کە زۆر هەڵەیە بە تایبەت بەراوردکردن باش نییە یعنی تا ڕادەیەک ئەگەر بە ئوسلوبێکی جوان و بە قسەی نەرمونیان و ئانەبێ بۆی تەشجیعی بکەی ئەمە خراپ نییە بەس بەراوردکردنی کەسێک لەگەڵ کەسێکی ترا خراپە لەبەرەوەی هەر ئینسانێک بیئەکەی جیاوازە دایک و باوکی جیاوازە شێوازی پەروەردەی جیاوازە مستەوای زەکا و بیرکردنەوە و عەقڵیەتی جیاوازە بۆیە ناکرێ من بڵێم ئیلا ئەبێت تۆ بەقەد مناڵەکەی فڵان کەس بێنیتەوە لە مناڵەکەی فڵان کەس چیت کەمترە ئەم بەراوردکردنە هەڵەیە و ئەو ڕوخانەیش کە مناڵی پێ ئەڕوخێنرێ بەڕاستی زۆر هەڵەیە وەڵاهی یەکێک لەو شتانی کە مناڵی پێ ئەڕوخێ و هەرچی ئاواتەکانی هەیە لە گۆڕ ئەنرێ بریتێ لەو قسە غەڵەتانی کە پێ ئەوترێ کە تۆ بە هیچ نابی ئەبێ بچی لە نێو بازاڕەکان لەگەڵ ڕێزم بۆ ئەو برا خۆشەویستانی کە عارەبانە پاڵێنێن ئەبێ عارەبانە پاڵنی ئەبێ بچی فلانە کار بکەی ئەبێ بچی پێم خۆشی ناوی میهنەکان بێن چکە هەموو ئیش و کارەکەت پیرۆزە یعنی ئەچن بۆ شێوازە مناڵەکانیان ئەڕوخێنن بەڕاستی ئێمە بەداخەوە لە کۆمەلگایە خەڵکێکی زۆر ئەلەمە بەدی ئەەکەین چ لە دایک و باوکان چ لە پەروەردەکاران چ لە خەڵکانی تر کە کارەکەن لەسەر ڕوخاندنی پرۆسەی خوێندن بە شێوەیەکی گشتی ئەسڵێک خوێندن چییە؟ کێ لە خوێندن ئیسفادەی کردووە؟ ئەبی بە چی؟ ئەوە چەند ساڵە خەڵک تەخەڕوجی کردو تەعینیش نابێ تۆ ئەتوێ ببی بە چی؟ بڕۆ بە خۆت 2 دینار پیا بکە بڕۆ بە خۆت کاسبیە بکە یعنی بەم قسانەوە ئەکەن کە بەڕاستی قەناعەتێک لە لای تەلەبە دروست بێ کە خوێندن ئەهمیەتی نییە زۆر مهمیشە ئینسان کە قەناعەتی لا دروست بوو بە ئاسانی ناگۆڕێ یعنی ئەبێتە بیر و باوەڕ ناخیە کە بووە بیر و باوەڕیش ئەچەسپێ لە دڵ و دەرونیا وتراوە کەلیمەی عەقیدە لە گرێوە هاتووە گرێ تا ڕای کێشی زیاتر تو نەبێتەوە ئەو مناڵە کە بووە عەقیدە و بیر و باوەڕی کە سەر ناکەوێ کە فەشەلە بێ کە ناگاتە ئامانجی و ئومێدی خۆی ئیتر زۆر بە زەحمەت سەرەکەوێ یعنی دەگەمەنە ئەو کەسانی کە ئەم قەناعەتە لە ناخیانە دروست ببێ بتوانن سەر بکەون بۆیە هۆکارە بۆ فەشەل هۆکارە بۆ ڕوخانی مناڵ هۆکارە بۆی کە بەڕاستی ئەبیتە سەبەبکار بۆ ئەو مناڵە کە ئەگەر پاش ڕۆژێکی خراپی هەبێ گە تۆ بیڕوخێنی لە جیاتی وەرە هاوڕێتی بکە وەرە زەمینە سازی بۆ بکە وەرە دەستخۆشی لێ بۆ بکە بزانە جارێ بگەڕێ بەدوای گرفتەکە بزانە ئەم چی گرفتێکی هەیە وای کردووە کە نەخوێنێ
چی گرفتێکی هەیە وای لێ هاتووە ئەم بیرکردنەوە خراپەیەوێ کە سەر ناکەوێت ئەو کاتە ئومێدمان زۆر جار هاندانەکە ئەم ڕووخاندانە نییە باوک دەڵێ کوڕم تۆ هەموو سەرنجامی ئەو هەموو دەرچوی زانکۆ بینین دانامەزرێت تاین نابێ هەر لە سەرنجام بچی لە کەرتی تایبەت تایش پێجا بۆ ئێستا لێرەوە ناو وەکۆڵێ قەوبڕ لێ نادێ بچی بگەیتەوە ئیشە لە کاتێکە ئەمە یەکێکە لە هەڵەکان کە تۆ پێت وا بێ 12 ساڵ خوێندن تەنها بۆ 500 لە کاتێکا خوێندن هەر بۆ خۆی بەهایەکی معنەوی گەورەیە اینجا زۆر جار مامۆستا بیستومانە کە کراو بە نوکتەش لە فەیسبووکا دەڵێ وتێتی ئێوە دەرچن و دەرنەچن من موچەی خۆم هەر وەرەگرم ینی واتە ئێوە ینی هیچ سەرکەوتن و سەرنەکەوتنی ئێوە بۆ من هیچ ئەرزشێکی نیە سەرۆکی حکوومەتمان بینیوە لە هۆڵی خوێندنەوەی بە کەلۆری ساڵێکیانە دەڵێ هەر لە ئێستەوە چاوەڕێی دەرچوون هین تاین بوون و دامەزراندنم هەر لە ئێستەوە هەوڵی کەرتی تایبەت و ئەوە بدەن ئەمەش کە ڕوخانێکی ترە ئەم جۆرە تا چەند دژی هەڵنان و هەندانە ئەم جۆرەیان کە نە باوک مەبەستی سوکایەتیکردن نە مامۆستاکە نە سەرۆکی حکوومەتەکەش بەڵام لە ناوەڕۆکە بریتە لە ڕووخاندن و نائومێدکردن و مەیوسکردنی قوتابی خۆی لە ڕاستیە مامۆستا ئەگەر کەرتی تایبەت لە وڵاتێکە چۆنە لێ گەشە سندوو بێ و مەجای ئیش و کار و بازرگانی و داهێنان و دروستکردن زۆر بێ لە وڵاتە بەڕاستی ئەسڵوانی هەمومان بیر لە تەعین بوون بکەینەوە ڕەنگە ئێستا کەسێک وڵێ مامۆستا ڕەنگە خۆی تەعین بێ بەس لە ڕاستیە نابێ خەڵک بۆ بخوێنێ بڵێ من سبەینە تەعین ببم یعنی مەبەستم لەوەیە خوێندن بەس ئامانج لێ ئەوە نییە ئینسان تەعین بێ یعنی لە سەرەتا تۆ ئەخوێنی بۆی مسەقەف ببی بۆی معریفەتە بێ بۆی ژیان خۆش ببێ بۆی کەسێکی ڕۆشن بیری لێ دەبێت ئەبێت تۆ جارە ئەلەم جانیبەوە بیر بکەیتەوە لە جانیبێکی تریشەوە وەکوتم ئەگەر وڵات گەشە سندوو بێ ئەگەر وڵاتێکی پیشەسازی بێ ئەسڵن ئینسان لە کەرتی تایبەت تا زیاتر پێ ئەگا وەک لە کەرتی حکومیە یەکێکی وەکو دکتۆر تاریق سوێدان ئەڵێ بەڕاستی تەوزیف موظفیەتی جۆرێکە لە کۆیلایەتی ئەڵێ جۆرێکە لە کۆیلایەتی لەو ڕۆوەکە ئیجازت بەدەستخۆت نییە سەفەرت بەدەستخۆت نییە ملزەمی بەکات کاتەکانت ئەبێت لە سعات ئەوەوە بۆ ئەوە ئەبێت لە فلانە شوێنبی بەبێ پرس نابێت دەربچی کۆمەڵەشت هەیە نابێ بیکەی یعنی بەڵام تۆ کە کاسبیەکی حڕت هەبوو کە لە شوێنێکی حڕ ئیش دەکرد ئەو کاتە هەموو ئەمانەت لانی کەم لەسەر کەمە بێتەوە بەهەرحاڵ مەبەستمەوەیە مەرج نییە هەر کەسێک خوێنی ئللا بۆ تەعینات بخوێنێ کە مەفروض وایە حکوومەتیش بەڕاستی خەڵک بێ ئەمەل نەکە خەڵک بێ ئومێد نەکە ئومێد بە خەڵک ببەخشێتەوە و ئیش بکە پلانی هەبێ کە بەداخەوە پلان نیە لە وڵاتی ئێمە بێ پلان هەبێ ئەو هەموو لێشاوە تەعینەی کە بەجارێت تەعین کرا لە خلال ئەم چەند ساڵەیە بەر لەبەر تەعین بکرایە دائیرە و شوێن و موسسەی وا هەیە کارمەندێکی یەکجار زۆری هەیە شوێنی تروا هەیە هیچی نییە هەر ئێستا لە مەجای ئەوقافە ئێستا مزگەوتی وایە چەندین خادیمی هەیە مزگەوتی وایە هیچ خادیمی نییە یعنی بەڕاستی سەردەمانێکە بۆ مەنافەسەی حیزبی و بۆ بەدەستێنانی سەوت و ئەوانە خەڵکانێکی زۆر تەعین کرا خەڵکانێکی تریش زۆر ئێستا خەریجن تەعین ناکرن ئەمە بتوێنێتەوە کاریگەری هەیە لەسەر خوێندن لەسەر خەڵک بەڵام ئەمەش نابێت بێتە مای ئەوەی کێتە خەڵک پشت لە خوێندنەوە بکە چونکە هەر لەم سەردەمەی خۆمانە لە ساڵی پێشوا بینیمان کە شەهادە چەندێک کاریگەری هەبوو خەڵک ئەچۆی بەس شەهادەیەکی شەش بەدەست بێنمەوە بۆ معاشەکەم باشە بۆ ئیشەکەم باشە ڕەنگە زروفێکی تریش بێتە ئاراوە کەرتی تایبەتیش سەرنجام لەوە چێر بە شەهادەیەک بەڵێ ئەگەر ئەم وڵاتە پێش بکەوێ کەرتی تایبەتیش هەر دیسان خەڵکی خاوەن شادە و ئەزمون و لێ هاتوویەوێ مامۆستا کاڵبوونەوەی بەهای پەروەردە و خوێندن و وازێنانی بەشێکی زۆر لە قوتابی ئەمە و بەجێشتنی هۆڵەکانی خوێندن دەستکردن بە کارێکی تر یان بەجێشتنی وڵات بەرەو ئەوروپا تا چەند پەیوەندی بە نەبوونی ئەو هاندان و تەشجیعەوە هەیە کە ئێمە لە سەرەتای بەرنامەکە تا ئێستا باسمان کردمە بەسمەوە ئەگەر دایک و باوک وەکو فێرگەی یەکەمی قوتابی و مامۆستا وەکو فێرگەی دووەم بەردەوام ئەم قوتابیان هەڵبنایە وەکو تەنانەت دەگوترێ دوو گوڵبێنە لە ئینجانەیەکە لە ماڵەکە یەک خاک و یەک ژینگە و یەک ئاو یەک خۆرەتا و بە یەکسانی دابش کە بەسەریانە بەڵام محیبەت و نازێک بەمیان بدە و ئەمی تریشان لۆمە و سەرزەنشت بکە سەرنجام ئەم گوڵی جوانترەکە گەشترە بێ هەموو شەگە بێ مەولانای ڕۆمیژە فەرمێ محیبەت بدەر بە دڕک گوڵت بۆ ئەگرێ مەبەستمەوەیە ئەمە تا چەند پەیوەندی بەوە هەیە کە ئێمە نەمانتوانیوە نە لە ماڵەوە نە لە قوتابی و نە لە کایە کۆمەڵایەتەکەشە وا بکەین بە هاندان ئاستی زیرەکی و لێهاتووی و داهاتووبینی قوتابیەکانمان بەرز بکەینەوە بێگومان
احتیمام پێدان و هاندان و دەستخۆشی و ئەو بابەتانە کاریگەری زۆری هەیە. قسە وشە کاریگەری زۆر لەسەر مرۆڤ هێڵەیە. خەڵکانێک ڕەنگە وەکو پێز گرنگی وشە نەزانن، بە تایبەت وشەی خۆش هەڵبژاردننی دەستەواژەی جوان زۆر کاریگەریە. وەقل لعیبادی یەقول التي هي ئەحسن نەک حەسەن. ئەحسەن سیغەی مبالغەیە. بە بەندەکانم بڵێ باشترین دەستەواژە هەڵبژێرن، چاکترین یعنی دەستەواژە هەڵبژێرن. بەشێ لە دەستەواژەی جوانەوەی ئەوەیە کە تۆ قسەی خۆش بە خەڵک بڵێ، تەرجیعی باش بە خەڵک بکەیت. یەکێ لە دکتۆرەکان لە یابان هەڵسا لێکۆڵینەوەیەکی کرد لەسەر قسەی خۆش. 3 کوپ 3 پەرداخ برنجی هێنا، هەرێکی نسبەتێک ئاوی تێکرد بۆ ماوەی 1 مانگ. بەسەرێکی لە پەرداخەکانە ئەیوت ئافەریم، دەست خۆش، بژیت، زیرەک، لێ هاتوو. ئەچووە سەرەوە کەیترەوەیت تەممەڵ، نەزان، نەفام، بە هیچ نەبوو، نازانم چی. ئەوە کەیتریش هیچی ناوت. ئێستا لە یوتیوب هەیە هەموو کەسێک دەتوانێت سەیری بکە. ئەمەیان کە قسەی ناخۆشی پێوتو بوو، ڕەش داگیرسا بوو، ڕەنگێکی ڕەشی هەیە. ئەمەیان ئەم برنجیان کە ناو ئەم کوپەیە کە قسەی خۆشی بەسرا وتراوە، کە تەژیعی کراوە، کە ئافرینی لێ کراوە، تەفاعولێکی زۆر جوانی کردووە، ڕەنگێکی سازگار و جوانی هەیە، گڵۆپی جوان ئەکا. ئەوەیشیان کە لێی بێدەنگ بووە لە شوێنی خۆیان کەڕووی کردووە. ڕێک ئەوە واقعی پەروەردە و هاندانی مناڵە. جوان تەژیعی کەی و دەستخۆشی لێ بکەی، جوان بۆ دەرەچیە. خراپ قسەی لەگەڵا بکەیت و پەروەردەی خراپی بکەی، ئاوا ڕەشدا ئەگیسێ، لێشی گەڕی لە شوێنی خۆیان کەڕووەکە. بێکومان ئیترەوە تەوزیفی کە بۆ سەر ژیانی تەلەبە کاتێک کە تو گرنگی پێدەی، ئیهتیمامی پێدەی، بەڕاستی گەشاکە، حوبی پێشکەوتنی ئەبێ، داهات و دەستکەوتی زیاتری بێ، سەرکەوتنی زیاتری بێ. کاتێکش کە لێی ئەگەڕێی هیچ حەق نییە بەسەرەوە، نانەکەی دەیتێ و دەرەچێت لە ماڵ، لێی ناپرسیت و ئەخوێنێ ناخوێنێ، ئەو بۆ گەنەکە، ئەوە کەڕووەکە لە شوێن خۆیان. ئەمەیشیان کە قسەی ناخۆشی پێکەیت و ئەیشکێنیتەوە و هەڵی نانێت و بە پێچەوانەوە سەرزەنشتێکی، ئەوە ئاوا ڕەشداگیسێ و خراپ دەرەچێ عاقیبەت. زۆر باشە مامۆستا، کۆتا پرسیارم بۆ ئەم وەرگرتنی ئەم هاندانەوە میکانیزم و شێوازەکانی هاندان قوتابی ئێمە چه سەرچاوەیە بخوێنێتەوە؟ بۆ نمونە ئایا کتێبی تایبەت بە هاندان و تەشجیعمان هەیە کەوا قوتابی بخوێنێتەوە؟ ئەگەر خوا نەخواسە دایک و باوک و مامۆستا و کایە کۆمەڵایەتەکەش لۆمە و سەرزەنشتیان کرد و هەوڵیاندا بەرەو لە ئامانج کلی بکەن و دووری بخەنەوە ئەم هەر بەردەوام بێ و وڵکە لە کاریگەریەکەی لە کتێبەکانەوە وەرگرت بێ، نەک لە قسە و لۆمە و سەرزەنشتی خەڵکی دیکەوە. وەڵاهی من ئەڵێم لە کۆمەڵگایە، یعنی زۆر کەسێ ڕوخێنەرن، زۆر کەسەیە کارەکەن لەسەرکە ئینسانەکان نەگەن بە ئاوات و ئامانجی خۆیان. یەکێ لە سەرچاوەکان بۆ ئینسان ئیستیمڕاریت و بەردەوامی هەبێ لەسەر مەبدەئەکەی خۆی بریتێ لە کتێب و لە نووسین. هەڵبەتە ڕێگە زۆرە بۆی کە ئینسان تەحفیز بکرێ، هەڵ بنێ، تەشجیع بکرێ لە دەورات و لەوانە لە بابەتی تەنمیەوەی بەشەری وانە زۆر خەڵک توانی ئیسفادە بکە. بەڵام وەکو سەرچاو کتێب، من چەند کتێبێکم لێرە نووسیوە، هەڵبەتە سەدان کتێب نووسراوە لەسەرەوە کە ئینسان چۆن تەشجیع ببێ، چۆن بەردەوام ببێ لەسەر کارێک، چۆن بەهێز ببێ. لەوانە بۆ نمونە دکتۆر ئیبراهیم فەقیه کە ئەمە خەبیری تەنمی بەشەریە، بە کتێبێکیە بە ناوی قووەت التەحفیز، یان یەکی کتە لە زاناکان زوڕەیق العوسەیمی کتێبێکی بە ناوی فەن التەحفیز الذاتی، چۆن هونەری هەڵنانی خۆت، چۆن خۆت هەڵبنی لەسەر کارێک، ئەگەر کەسیش نەبوو لە دەوروبەر هەڵت بنێ، ئەگەر کەسی دەستی نەگرتی، تۆ چۆن خۆت بەهێز بکەیت، چۆن خۆت تەشجیعی خۆت بکەیت. یان کتێبێکەیە بە ناونیشانی یومکینوکە ئەن تەفوز، بەڵێ تۆ ئەتوانی ببیتەوە، بەڵێ تۆ ئەتوانی سەرکەوتوبی. کابراایەک نووسێتی بە ناوی شین کیریا کە تەرجەمە کرا بووە سەر 8 زمانی جیاواز و جۆراوجۆر لە وڵاتەکانە کە بە مەلاین نوسخەی لێ فرۆشراوە. یان کتێبێکەیە ڕیسالەی ماجیستێرە بە ناوی المنهج النبوي، یان المنهج التحفيزي في ضوء السنة النبوية، منهجی هەڵنان و دەستخۆشیکردن و تەشجیع لە ڕوانگەی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بەس لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوا ڕیسالەیەکی ماجیستێری تەواو نووسراوە لەسەرەوەی کە چۆن تەشجیعی خەڵک بکرێ، هەم بە قەول، هەم بە فعل، بە مەدح و ثەنا، بە دانانی لەقەبی باش، هەموو جۆرەکانی تایە باس کراوە. هەروە بە کوردیش ئێستا کتێب زۆر تەرجەمە کراوە،
یەکێ لەو کتێبانە تکایە باوەڕ بە سەرکەوتن بکەن. وازان مححمود نامەنی وەریگێڕاوە لە فارسی و بۆ زمانی کوردی کتێبێکی زۆر چاکە، زۆر کتێبێکی تریش نووسراوە هەر کە تەشجیع و هەڵنانی تیا بۆی کە ئینسان باوەڕی بەخۆی هەبێ و سەرکەوتو بێت. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلا محەممەد چیمەنی زانایانی ئەمڕۆی بەرنامەی بە فەڕبووی. زۆر سپاس بۆ ڕێنمایی و ڕوونکردنەوەکان بۆ ئومێدەوەی کە قوتابیان و دایک و باوکانی سوودێکی باشیان لێ وەرگرت. سپاس دەکەم. بەڵێزان خۆشەویستانم هەر لە چوارچەوەی هاندان بەردەوام نمونەیەک هەیە من دەیهێنمەوە با ئێستش هەر لە چوارچەوەی ئەم باسە پێم خۆشە جارێکی باسی بکەمەوە. بێگومان پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم فەرمودەیەکی هەیە دەفەرمێت تاقمێک لە ئومەتەکەم فەتح و غەزوی قوستەنتینەی پایتەختی بێزەنتیەکانەکەن، خوای گەورە لەو کاتا بەڕێزترین و وەکوڵی لێ خۆشبووترینی تاقمی ئومەتی مسلمان ئەوانن و خوای گەورە لە هەمویان خۆش دەبێ و ئەوانش کۆمەڵێکن لە ئومەتەکەم. بۆیە ئافرەتێک ئەوانەی ئێستاش دەچنە ئەستەمبول، ئەزان ئەستەمبول دوو بەشە، بەشە ئەوروپیەکەی و بەشە ڕۆژهەڵاتیەکەی و ڕووبارێکیش جیایانەکاتەوە. ئافرەتێک مەلۆتکەیەکی دەبێ، مناڵێکی دەبێ، هەموو ڕۆژێ لە بەشە ڕۆژهەڵاتیەکەوی دەباتە سەر ڕووبارەکە و تەڵقینی ئەم منداڵەی دەدات و دەڵێ کوڕم ئەو بەری ئەو ئاوە ئەو چەمە پارچە زەویەکی لێ، پارچە زەویەکی ڕێز لێگیرا و فەرموودە و مژدەی گەورەی پێغەمبەری خوای لەسەر صلی الله علیه وسلم. ئومێد دەکەم لە داهاتوودا تۆ ئەوە بیکە ئەبیتە خاوەنی ئەو مژدەی پێغەمبەری خوا، هەم جێیشەکەت هەم منیش بەهۆی ئەو فەتح و ڕزگارکردنەوە لە لێ خۆشببوونی خوای بەهرەمەند بین و خوای گەورە لێمان خۆش بێ. ئەم مناڵەی بەردەوام بەم شێوەیە ڕاهێنا هانیدا قسەی خۆشی بۆ کرد و مژدەکەی پێغەمبەری خواشی وەکو هاندانێدا بەگوێچکەیە. ئەوە بوو پیاوێک هەڵکەوت بە ناوی سوڵتان محەممەد فاتح لە تەمەنی 24 ساڵی داواتە لە 1534 توانی مژدەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەدی بێنێت و قوستەنتینیەی پایتەختی بێزەنتیەکان ڕزگار بکات و ناوەکەشی بگۆڕێ بە ئیسلامبول، واتە بووکی ئیسلام یا شاری ئیسلام، کە ئێستەژەر ئەو کورتکردنەوە و گۆڕانکاریەکە پێی دەگوترێت ئەستەمبول. ئومێد دەکەم ئێوەژە لە ئێستەوە ببنە هاندەرێکی باش، پەروەردەکارێکی باش، ئاراستەکارێکی باشی منداڵەکانتان تا لە داهاتوودا گەنجێکی باش بێوەی و پەروەردەکرا و بێخەم بۆ کۆمەڵگە فەراهم بێنن. بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی بەفەر تا بە یەکگەشتنەوەیەکتر لە پەنای خوادا من خواتان دەگەم.